یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە. لە دوای بەرەبەیانەوە مسلمانان ڕوودەکەنە مزگەوتەکان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن. دوای مانگێک لە بەڕۆژوو بوون تێنوتیان دەشکێت و ئەوەشی کە لە خوای گەورە داوای دەکەن وەرگرتنی نوێژ و ڕۆژوەکانیانە. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. دوای ئەنجامدانی نوێژی جەژن مامۆستای مزگەوتەکە وتارێک دەدات. لە دوای 15 خولەک وتارەکەش کۆتایی دێت و مسلمانان گەردەن ئازادی لێک دەکەن. پاشان بۆ خواردنی نانی بەیانی و پێشوازیکردن لە میوانەکان دەگەڕێنەوە نێو خانەوادەکانیان. ئەوەی کە مسلمانان دوای نوێژەکانیان خۆزگەیان بۆ دەخواست باشکردنی گوزارانیان بوو. بە جۆرێک دۆخی سیاسی و ئابووری لە باشووری کوردستان گۆڕانکاری تەواوی بەسەردا بێت و ئاوێک بکرێت بە ناکۆکی و قینی نێوان لایەنەکان و توانەوەی بەستەڵەکی سیاسی. خەڵکێک ترس و بیم و مەخاوفێکی زۆری لێنشتووە لەوەی کە ئەو وەزعە گۆڕانکاری بەسەرا بێ و کیانی کوردی بەرەو جۆرێک لە دەرزۆکی بڕوا و مێژوو خۆی دووپات بکاتەوە. بەڵام لە ڕاستیمە ئومێدمان زۆرە بۆی کە ئەو جوهد و کۆش و ماندووبوونی کە دەستی پێکردووە بتوانێت کە بەرهەمێکی باشی هەبێ لایەنەکان بکەونەوە و توێژێکی باشتر و هەروەها پەرلەمان بێمەرجکارا بکرێتەوە و بار و زروف و ژیانی خەڵکی بەرەو ئاراستەیەکی زۆر باشتر بڕوا. بەڕاستی زۆر جار بڵنا و خەڵکی ئاسایە جەژن ئەبێ بە فرسەتێک کە لە خۆیان لە یەکتر نزیکەکەنەوە. هیوادارن لایەن سیاسەکانیش ئەمە بە هەند وەرگرن بتوان خۆیان لە یەکتر نزیکەکەنەوە. ئەو ناخۆشیش هەیە لە ناو خەڵکە ئینشاڵڵا نامێن. ئەم جەژنە بێتە هۆی کۆتایی هێنان بە کێشەی هەم خەڵک هەم هاوڵاتی هەم لایەنەکان. ئینشاءڵڵا جەژنێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەموو دانیشتوانی ئەم شارێش بە تایبەتی و هەر چوار پارچەی کوردستانیش. ئەبێ لەو شتانەی کە نێوان تێکەدا خۆمان بپارێزین، غەیبەت، فیتنەی، جاسووسی. وتارخوێنی مزگەوتەکە جگە لە باسکردنی پتەوکردنی پەیوەندی نێوان مسلمانان گلەیشی لەسەرکردە و سیاسیەکانە کە دۆخی خراپی ئابووری هاوڵاتیان لە چاوی ئەوان دەزانێت. کاربەدەستان و بەرپرسانی ئەم وڵاتە بەڕاستی گۆڕانکارێک بەسەر خۆیان نابێنن ئەو وەزعە کە هەیە چاکیکەن ئەو قەیرانی ژیان و گرانی ژیان و بارگرانی ژیانە کە بەسەر خەڵکە هاتووە ئەوان هەوڵێک بدەن بیگۆڕن. ئەگەر بە تەواویش بۆیان نەگۆڕیانی تۆزێک گۆڕانکارێکی تیا بکەن کە ئەو ناڕەحەتی لەسەر شانی خەڵک سووک بێ. بەڕاستی خەڵک زۆر لە ناڕەحەتی و بار و گوزەرانێکی زۆر ناخۆشاشی. لە زۆربەی وڵاتانی جیهان ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی جەژن دیاری کرا. کلتوری زۆربەی وڵاتانی ژوایە کە مسلمانان لەو ڕۆژەدا گەردەن ئازادی لەیەک دەکەن و کێشەکانیان وەلا دەنێن. لە باشووری کوردستانیش کلتوری سەردانیکردنی خزمان و دۆستان بەگەرمی دەبیندرێت کە هەر لە دوای خواردنی نانی بەیانیەوە پۆل پۆل بە ماڵان دەکەون و دەمیان بە نوقلی جەژن شیرین دەکەنەوە. مسلمانان لە دوای ئەنجامدانی نوێژی جەژن گەردەن ئازادی لەیەک دەکەن و ئەگەر بغز و کینەیەکیش لە نێوانیاندا هەبێت هەر بە ماچێک لێرە کۆتایی پێدێن و گەردەن ئازادی لێک دەکەن و دەگەڕێنەوە ماڵەکانیان. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.